ما يصير هي ما يصير اضحك عليك يقول لك يصير اذا ما تبدل الجنسيه مالتها ما يصير ما يصير ما يصير يعني كل واحد راح ياخذون الملف بس اصبر عليه بس يسجل عنوانه. يشار جب كمر اندامي انجمنی نێرانی عێراق لە بەغدا و هەروەها ئەندامی لیژنەی پەرلەمانی بۆ مافەکانی مرۆڤ و بەرپرسی مەلەفی کەم ئەندامان لە هەمان لیژنەدا لە ڕاستیدا ئێمە ئەوەی بیستوێتم کە من خۆم بۆ خۆم ئێستا بەرپرسی مەلەفی کەم ئەندامانم لە ئەنجومەنی نێرانی عێراق لەوێ یاخود لە لیژنەی پەرلەمانی بۆ مافەکانی مرۆڤ لە عێراق لەوێ ئێمە کۆمەڵێک شەکاوە کۆمەڵێک گلەی و گازندەی خەڵکمان پێگەشتکەوە کەم ئەندامان پشتگوێ خراون منش بۆ خۆم بە شێوەیەکی مەدانی حەزم کرد بێم لە دووس خورمات و چەند جارێک چوومە لای وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و چاوپێکەوتنم لەگەڵیا کرد سەبارەت بە ڕەوشی دووس خورمات و ڕەوشی کەم ئەندامان لە دووس خورمات و لەوێ ئەو سەلاحێتێکی تەواوی پێدام وتی بڕۆرە ئەوێنە کامل سەلاحێتت هەیە ئەگەر هەر چەندێک هەبن بۆی ناونووس بکرێن لەگەڵ ئەوانەی کە بار و گوزەرانیان باش نییە ئەوە بوو هاتیینە ئێرە سێرێکن حاڵەتەکە زۆر مەساویە خەڵکانێکی زۆر هەن کەم ئەندامن و هەروەها خەڵکانێکی زۆر هەن کەم درامەتن لە ڕاستیە ئێمەش هەوڵماندا لە دوو ڕۆژی ڕابردوودا دوێنێ و ئەمڕۆ بە بەردەوامی لە هەوڵی ئەوەدا بووین لەگەڵ باحثین اجتماعینەوە تا توێژن ئەوانەی کە توێژەرن لە هەوڵی ئەوەدا بووین کە ناویان بنووسین و بفعل ئێمە دوو ڕۆژە خەریکی ناونووسکردنی ئەو خەڵکەین. Çasak sana. Çasak bura kama kaldırırsay. Çallık sana gelsin. Olur mu? شارع دووس خورمات و ئیساگا لە دوای ئەم ئەحداسەوە دروست بووە بەڕاستی بەگشت پێگەیەک و یعنی پشتگوێ خراوە ئەجا تەنانەت ئێمە لە شار خورمات و خەرکێکەیە ماڵ سوستاوە خەرکێکەیە معمەلی ڕۆیە خەرکێکەیە مەطعەمی فەرود کراوە خەرکێکەیە زەویزاری ڕۆیە خەرکێکەیە کوڕی کوژراوە خەرکێکەیە هیچی نەماوە بە هیچ کەسێ لە شار دووس خورمات و ئاور نادەدەوە هەر وەکو ئەوانەی وە کۆنگرەی ڕۆژنامەنووسیان ئەوەی پشت کەرکوب یعنی دووس وا پشتگوێ خراوە تەنانەت ناوەگەشی گوم بووە ناوەگەشی نەماوە ئەم پرۆژەیەکی زۆر باشە ئەمە لە هەر سێنەتەوەگەی تایە لە عەرەبی تایە لە کوردی تایە لە تورکمانی تایە بەبێ جیاوازی بەبێ فەرق یعنی ئێمە تەنانەت ئیستا تەنانەت ڕێژەکە گەیتە 200 کەس خەرکێک نووسراوە بۆ ئەوەی بۆ موچۆ بۆ ئەمانە خەرکێک کەم دەرامەت و خەرکێک کەم ئەندام و خەرکێک هەیە لێکەفتووە و بێکەسە و پەکەوتووە ئەمانەیە کراوە و ئینشەڵا ئێمە تموحی زیاترمانشی 100 وابزانم یعنی زۆر یان بۆ تورکمانە ینی بۆ خەڵکی شارەکەی بەبێ جیاوازی ئێمە داواکاریمان وەکو خەڵک ئێمەش داواکاریمانەیە لە ئەم ئەندام پەرلەمانانە ئەم مەسئولانەی کە سەروە هەرێمی کوردستان چاو بڕن لە ئەوەی لە پرۆژەکەی مامۆستا یوسرا بێن با ئاوڕێ لەم شارە بدەنەوە ئەگەر مامۆستا یوسرا ئەمە لە پرۆژەیەکی بێ با چوار ئەندام پەرلەمانتر با دوو مەسئولی تر لە هەرێم کوردستان با ئاوڕێ بدەن لەم شارە هەرێکی ئەرکێک بواتە ڕێوە لە پرۆژێکی بکات خەڵک شارەکە عیبی نامێنێت. تظل من المواطن الفلان وصار 5 سنة